لە ڕێگەی سکایپەوە میوانێکمان لەگەڵ دەبێ زۆر بەڕێز کاک سامان کەریم نووسەرە لە هەفتەی ڕابردوودا لە شاری سلێمانیوە لە وڵاتی فینلەنداوە لەگەڵمانە بە سکایپ باز لە کتێبی گرانی کرێ و ئاراستەکانی دەکەین. ئەم کتێبی ئامادە کردووە نووسیوێتی بابزانین ناوەڕۆکی کتێبەکە چییە و بیستێتی چی لە کتێبەکەدا ڕوون بکاتەوە. کاک سامان سڵاو لێبێ، بەیانیت باش، سپاس بۆ بەڕێزت کە بەشداری لەگەڵمان. ئەگەر بکرێت پێمان بڵێ گرانی کرێ و ئاراستەکانی، ینی چ ئامانجێکە دەبوو لە ناوەڕۆکی ئەم کتێبە، چ پەیامێکە دەیە لە ڕێگەی ئەم کتێبۆ دەتەوێ چی بە خوێنەران بڵێ، بە کۆمەڵگە بڵێ؟ بەڵێ، سەرتا زۆر سپاس بۆ جەنابتانە، زۆر سپاس بۆ کەناڵی کورسات بۆ ئەم دیدارە، ڕێز و خۆشەویستیم بۆ گوێگرانی بەڕێزی بەرنامەکەتان هەیە. کتێبەکە هەروەکو لە کۆڕەکەشا دەسم پێ کرد بە ئەم، ینی ئەگەر پرسیارێ پێم بڵێم موچە چییە یان کرێ چییە، بە هەر حاڵ پرسیارێکی زۆر سادەیە. هەموو کەس ئەڵێ هەموو کەس کە موچەخۆرە یان کە کرێ وەرگێ ڕۆژانە ئەڵێ ئەو پارەیە کە وەریەگرم و خەمە گیرفانمەوە. بە هەر حاڵ بەڵام لە ڕوانگەی کتێبەکەوە یان لە ڕوانگەی منەوە ئەم پرسیارە نهێنیەکانی جیهانی ئەمڕۆی تێ حەشاردراوە، یعنی تەواوی نهێنیەکان، تەواوی ئەتوانم بڵێم کۆی چەوسانەوەکانی دنیای ئەمڕۆی تێ حەشاردراوە لە وەڵام لە ناوەڕۆکی وەڵامی ئەم پرسیارەیە. تەنانەت کۆی ئەو ئایدۆلۆجیانی کە ئەمڕۆ باون لە ئاسی دنیا تێ حەشاردراوە. باسی کتێبەکە باسی سەرەکی ئەوەیە کە موچە چییە خۆی ئەساسەن. جارێ لە پێم بە تەرجمەی هینەکەەوە موچە و کرێ مەسا گەستەی بەرگی کتێبەکە بکەین. ئەمە مەسەن نووسا ئوجرە خۆیەکی دەقیقترە، وجرە بەڵام بە کوردی ئەمە گە بڵین کرێ کەس تێی ناگات ڕاستێکی، چکە هەموو کەس دەڵێ موچە یا حەقدە زیاکاری ڕۆژانە، بزن کەس ناڵێ کرێم وەرگرتووە، بۆیە من لێرە موچەم بەکارهێناوە. ئەگەر ناخۆی هینی دەقیق چەمکی دەقیقی باسەکە کرێیە. بە هەر حاڵ ئێمە کە موچی خۆمان وەرەگرین ماگانە مەسەن هەرچەندێکە 500,000 مانەیە، 350,000 400 مانەیە ئیلە ئاخریه کەم پارێخێنی گیرفانە وازانین مافی ئەو کارەماوە گرتووە کە لە ماوەی مایەکە کردومانە. بەڵام لە ڕاستیاوان نییە. یەکەم جارێک کارکردن خۆی مانایەکی دیاریکراوی هەیە. مثلا پیاوانی کارکردن چییە؟ ئەگەر پیاوانی کارکردن مەسەن بۆ منە پیاوانی سعاتێک کارکردن چیە؟ تۆ ناتوانانی بڵی پارەی سعاتێک کارکردن پارەی سعاتێک کارکردنە، واتە چەمکی کارکردن بە کارکردن ناتوانانی پیاوانە بکرێت. بەڵام پارەی سعاتێک کارکردن ناتوانانی بڵی سعاتێک کارکردن. بۆ نموناڵێ کەواتە ئێمە چیەکەی مەسەن ئێمە لە حەقی چی موچەکەماوە گرتووە؟ لێرە باسی هێزی کار کراوە، لە کتێبەکە باسی هێزی کار کراوە. ئێمە پارەی هێزی کاری خۆمان وەرەگرین، یان نەختینی هێزی کاری خۆمان وەرەگرین، یان موچەی هێزی کاری خۆمان وەرەگرین، نەک حەقی کاری خۆمان. بەڵام ئەوەی کە لێم مەسەن بۆ من لە کەرتێکی تایبەت ئیژەکەم لە کوردستان یان لە ئەمریکا فەرق ناکە، یەک ناوەڕۆکیە. باسی من لێرە کوردستان نییە، باسی موچێ لە ئاسی دنیاە کە کوردستانی ژەگرێتەوە، ئەمریکا ژەگرێتەوە، چین ژێوازیە. کاک سامان لە نێوانەوە دوو دەستەواژ هەیە کرێی حەقی کار، کرێی دەستی کاری خۆمان، جیاوازی چییە ئەمە؟ بەڕێکاڵی هێزی کار یعنی من بەچی من بەیانی چۆن نتوان بێمەوە سەرکار. ئەگەر تۆ ئەو حەقم پێ نەبەخشی، ئەگەر تۆ ئەو حەقم پێ نەبەخشی کە من هێزی کارەکەم بەرهەم بهێنمەوە، یعنی چی؟ یعنی من بتوانم ئەوەنە بخۆم، ئەوەنە باش بژیم، شوێنێکی حەوانەوەم هەبێ، بتوانم بڕۆم و بێم، یان ئەگەر حەزم لە شتێکی سەرگەرمکەرەوە لە مۆبایلە لە هەر شتێکە، لە سۆشیال میدیایە، لە سینەمایە، لە فلیمە، لە ڤیدیۆیە دەستم پێ ڕابگا بانی ناتوانم بە هەمان تواناوە بێمەوە سەرکار. واتە تۆ حەقێکم ئەیتێ ئەو هێزەی کە هەمە بەرهەمی بهێنمەوە. ئێمە ناومان ناوە موچە، بەس لە ڕاستیا تۆ حەقی ئەوم ئەیتێ کە من قوی عملی خۆم، هێزی کاری خۆم پێفرۆشتوی. بەو معنایە مەسەن تۆگە لە شەریەکی گەورە ئیشکی مەسەن بۆ من لە کۆمپانیایە یا بچووک یا هەرچی یا لە کەرتێکی حکومیش بۆ من لە معمەلی جگەری جارانی سلێمانی یا ئەلبیسی سلێمانی جاران بۆ من یان ئێستا باشە، یان لە توزان یان لە کۆڕەکی ئیشکی یان لە کارگەیەکی دۆشا دروستکردن یان چیمۆنتۆ دروستکردن لە هەر کوێی ئیشکی. تۆ بە حەقم ئەیتەوە کە من تێچووی هێزی کاری خۆم بەرهەم پێم بچون لە بازاڕ شت بکڕم، بێمەوە شوێنێکی حەوانەوەم هەبێ، بتوانم شتێ بۆ ماڵەکەم بکڕم. تۆ حەقی ئەمەم ئەیتێ وە بەپێی ئەمەش موچەکەم بۆ دیاریەکەی لەسەر ئاسی دنیاشە. ئەمە لە قانونی هەموو وڵاتەکانە
هێزی کار بەکار نەهاتووە ئەگەر هێزی کار بەکار بهێنی ئەو کاتە هێزی کار پێوانەی هەیە پیاوانەکەشی ئەوەیە کە منە چم لە بازارە شتەکڕم ئەو پارە نقدی کە تۆ ئەی بە من ئەگەر جارێ سابت بێواتە ئاڵوگۆڕ بەسەر خودی نقدینەکانە واتە کەم و بەردونزم نەبێتەوە لە بەرامبەر دراوی نێونەتەوەی یا بۆ نمونە لە بەرامبەر دۆلارە ئەو کاتە منەچم هەموو ڕۆژێک ماوادێکی پێوی هەموو ڕۆژێک هەموو هەفتێ ماوادی پێویست دەکڕم بۆ خۆم و ماڵ و مناڵەکەم خانوێکی بچووی شمێتیا حەوێمەوە بۆی کە بتوانم هێزی کاری خۆم بەرهەم پێنمەوە مناڵەکانم بەخێوکەنەوە بشە مەکتەب بۆ مەسرەفیان بکەم باشە ئەمە ئەپێورەیەکی وازەحە چەنە بەڵام کە ئەمە بەکار ناهێنێت لێرە نهێنیەکە ئەمەیە کەم دەستەواژەیە بەکار ناخۆ دەستەواژەکە نییە مەسەرەکە کۆی سیستەمەکەیە سیستەمی سەرمایه‌داری ئەمڕۆی گیان لەسەر ئەمە بەندە شەڕەکە لە بینی ئەمەیە شەڕەکە لەسەر ئەمەیە کەسێ خۆتان دەزان هەلە شاری سلەیمانیە ماوەیەکی زۆر خەباتە بوو لە پێناو موچە تازە کە نەدراوە بەڵام ئێمە بازەکەین کە ئەگەر بدرێ بۆ نمونە لە فەڕەنسایە چەند مانگی ڕابردوو هەمووتان شاهیدی ئەوە بوو لە بەریتانیا لە ئەڵمانیا بۆ لە بەرووی کە پارەکەی بەشی ناکە گەشتۆتە تینی ئەو پارە بنەڕەتی ئوزە ئیسبی وەری ئەگرێ نابێتە هۆی ئەوەی کە بتوانێ کرێشایستەکەی بۆ دابینکە واتە ئەو بڕە نەختینی کە پێشووەری گتوێن ناتوانێت ئەو ماوادی کە پێشوو پێگری بەرهەمی پێی بکڕێتەوە چوە گران بووە ئەم فەرقە یعنی چی یعنی ئەوەی کە پێزی کار کە تۆ لە منی ئەکڕی کە سەرمایه‌دارێک لە منی ئەکرێ کە خاوەنکارگەی لە منی ئەکرێ کە دەوڵەتێکی سەرمایه‌داری لە منی ئەکرێ لە کرێکارێکی ئەکرێ یان لە جەمعێ لە کرێکاری ئەکرێ بۆ نمونە عەقدی هێزا کرێکاری لیان ئەکرێ ئەم لە ڕاستیە ئەڵێ کار لە قانونی هەموو دنیا من لێرە باسی 5-6 قانونم کردووە من زمانی یاڕێکخراوی کاری جیهانی وڵاتی چین وڵاتی مسر قانون شمێناوە تۆرامە لە هەرێمی کوردستان باشە قانون بەریتانی و عێراقیش باشە هەمویان دەستەواژەی کار بەکارهێنن ئەو کارەکە لێکرێ بەڵام لە ڕاستیە پاری هێزی کار داتی کە ڕۆژانە پێی تازەگیتەوە ڕۆژ بە ڕۆژیش بەهۆی گەشەی تەکنەلۆژیاوە تێچووی هێزی کاری من هەرزانترە بێ تێچووی کار خۆتانە زان کە هەر لە کوردستانی خۆمانە بەرهەمهێنان زان چەند گەشەی کردووە لە هەموو پێداویستەکانی ڕۆژانی خەڵک لە برنج و شەکر و چاو چی ئەڵێ بیڵێ هەمووی حسابکە بە شێوەیەکی فراوان کەڕەکە بۆ لە ئاسی دنیاە بۆ لە بەرەوەی کە تەکنۆلۆژیا گەشەی کردووە ئەگەر جاران بۆ تۆ بە 100 کرێکار بۆ نمونە تەنە گەرمێ بەکار هیم کردە ئینتاج کردە ئەمڕۆ بەهۆی گەشەی تەکنۆلۆژیاوە هەر لە مەیدانی کشت و کاڵیشا تازە ئەتوانی بە هەمان 100 کرێکار 10,000 تۆن گەرم بە هیم کردی بەرەم پێێنی وإلى آخره بۆ هەموو وادەکان دیکە فەرقەکە لێرەیە فەرقەکە لەبەرەوەی کە ئەوەی کە لە منی یەکڕێتەوە کارەکەی من نییە هێزی کارەکەی منە هێزی کارەکەی منی ڕۆژ بە ڕۆژ هەرزانە بێ و ئاراستەی دنیاش ڕووی لەوەیە کە هەرزان بێ ئەگە سەری نەخشەی نەتەوەی گرتوەکان کەی 2030 کە ناوی نەخسەی گەشە پێدانی بەردەوامە لەو نەخشە بە شێوەیەکی ڕۆشن کە من باسم کردووە بە درێژی و پێیجەکەشم هێناوەتەوە لێرە بە شێوەیەکی ڕۆشن پێمانەڵێ باشە کە چۆن دەسەڵاتدارانی سەرمایه‌داری ئەمڕۆی دنیا ڕێکەوتون لەسەر ئەوەی باشە کە هێزی کاری دنیا هەرزان بکەن بە تایبەتی کە خۆتان نەزان تەکنۆلۆژیا بە زۆر گەشەی کردو و حتا پێویستیان بۆ نەماوە کە هێزی کار لاسی فراوانی جارانە بەکاربێن پێویستیان بە هێزێکی کاری زۆر کەمتر هەیە باشە کاک سامان پێ دوایە ئەنی پێدوانیە سیستەمە جیهانیەکە بە قازانجی سەرمایه‌دارەکانە نەک هێزی کار هەوڵەکە بۆ ئەوانە ینی خەمەکە زیاتر بۆ ئەوانە وا بۆ کەمکردنەوەی کرێکارە بەڵێ هەندێک کتێبەکە باسیەوە کراوە کە ئاراسی کرێ ڕوو لە خوارە ئارەسەی کرێ لە ئاسی جیهانی ڕوو لە خوارە و لێرە بەراوردێکی هیرم کردووە ئاماریم کردووە بە دایگرام هێناومەتەوە لە پێم بە وڵاتی چین و لە پێم بە وڵاتی ئەمریکاوە و ئەوم ڕۆشن کردوێتەوە کە ئاراستەی کرێ لە ئاسی دنیا لە ئاسی دنیا هەنێک لە ئاسیی لۆکەڵێکی محلە بۆ احتیمالە لە کوردستانیان لە عێراقا یان لە ئێرانە کە بەسن زیاد کاکردی بەڵام لە ئاسی دنیا ئەگەر تۆ کۆیکیتەوە کولەنی تێگڕایکی وەگری ئاراستەکەی ڕوو لە خوارە واتە موچەی کرێکاران بۆ لە بەرەوەی تێچووی هێزی کارەکەی کەمەوێتەوە لە بەرەوەی بەرهمێنان ئەوە نەگەشاکە بە تایبەتی ئەگەر ئای بەکاربێنە پیشسازی زیرەک ئێمە کوینە خۆناغێکی هێجگار ئەوەی کە ئەڵەن مەترسی هەیە ترسەکە ڕاستەکەی لەوەیە کە نازان چی لەم هێزی کارە بکەن نازان چی لەم کۆمەڵە بەشێک گەورەیە بکەن کە ئێستا بە شێوەیەکی تەقریبی ئەگەر بڵێن مەسەن هێزی کاری دنیا لە 3 ملیارەوەیە
ئەو کاتە بەپی راپۆرتێکی ساڵی نەک راپۆرتێک ڕاستێکی پێشببینیەکی برجنسکی هەیە و کاتەم ڕاوێشکاری ئەمنی قومی سەرۆکی ئەمریکی جیمی کارتەر بوو ئەو کاتاڵێ لە سەدەی داهاتووە ینی پێش تقریبن پێش 45 ساڵ لەم و 44 ساڵ لەمە بەرەڵێ ئەڵێ لە سەدەی داهاتووە ئێمە پێویستمان بە 120 هێزی کار هەیە ئەو هینێکی بەکارهێنەوە بەرحەڵێ بەڵام ئێمە پێویست ناکە بچینەوە مەبەستمەوەیە کە گەشە ئەوەنە زۆرە کە کرێکار لە عرسەی یا لە مەدانی بەرهێنان هێنە دەرەوە کە ئەمە لەلایەکە ئەو وایە کرێکی بەڵام لەلایەکەوە زەربەی لە سەرمایهداری خۆشی چکەوەی کە قازانجی لێکە خۆمەکینە نییە مەکینە کرێکارەکاتە دەرەوە بەڵام لاخرە ئەوەی کە سەرمایهدار قازانجی لێکە مەکینەکەی چەند پێشکەوتوو بێ چەند ئارەتێکی پێشکەوت بوو چەند بتوانە پیشسازی زیرک بەکاربێنێ بە هەمان دەرەجە قازانجی کەمە بێتەوە بە تایبەتی ئەگەر ئەم ئاستە لە پیشسازی زیرک لە ئاستی جیهانیەکەیە لە ئاستی جیهانیەکە سایە بکە من نەزانم ئێستا بۆ نمونە ئەمریکا و چین لە پێش وڵاتانی دنیاون بەڵام ئەماروە نامێنێ پاش 4-5 ساڵیکە سایەکە لە ئاستی دنیاە هەموو کەس یعنی هەموو وڵاتان بەکاری هێنن بۆی جیهانی گلۆباڵەوە ناتوانیت تو حەسرێکی لە وڵاتی خۆت هەست بەم معنا بەڵێ ئاسی کرێ ڕوونە خوارە وەتە ئەو کاتەی کە پێشدازی زیرە هەموو نەچۆتە هەموو کوون و قوژبنێکی دنیاوە یان هەموو وڵاتانی دنیا نەگرێتەوە ئەو وڵاتانی کە پێشتر معلومە قازانجی زۆرترەکەن لە سەرتاوە بەڵام دیسان ئێماگەین و هەمان ئاستێک ئێستاتیایەتی سەرمایهداری لە دنیاوە بەم پێەیە بەڵێ ئەوەی کە قازانجی لێکا سەرمایهداریە معلومە کە تەنها ڕێگایەک هەیە تەنها ڕێگایەک من لە مقدمی هینەکەمە هەنووسیمە ئەویش ئەوەیە کە ئەم چۆسانەوەی نەمێنێ واتە سیستەمی کاری بەکرێ نەبێنێ سیستەمی جێگای بگرێتەوە کە سیستەمی کارکردوان هەمویانە ئەو سیستەمەیە کە هەموو کەس بتوانێت ئازادانە لی بخوا و ئازاد و بەشی پێداویستەکانی خۆی بەن هیچ کەس ئەو تاکە سیستەمێکە باشە کاک سامان تۆ لە کتێبەکەت ئاماژت بە ئایا من چارەسەرێکمان هەیە بۆ ئەمە بەڵە شۆڕشە هیچ شتێکە نییە فقط شۆڕشە شۆڕشی بەو معنا شۆڕشی دوێنێ سپارتاکوسیەکان شۆڕشیان کرد دژی کۆی لە بەرداری لە فەرەنسا شۆڕشیان کرد دژی فیودالی لە فیودالی لە وڵاتی خۆمان من بیرمە هەر لە وڵاتی خۆمان بیرمە تا ساڵی هەفتاکانیش تا هەفتا و چوار و هەفتا تا و کاتی کە دیەکانش ڕاگوازران بە معنایەک مەسن تۆ توتن دەکرد بەسم بۆرمە لە منطقەی شارباژێر لە منطقە شارباژێر توتن دەکردە خاوەن زەوی هینێکی لێوەرەگرتی لە سێ فەردە فەردێکی لێوەرەگرتی واتە ئاشکرا بوو یعنی یەک چوسانەوەی ئاشکرا بوو تۆ ئیش دەکرد لە ماوەی ساڵەکات فەردێکی چۆ گیرفانی خاوەن زەویەکە تۆ کە بێ ئیشە بەڵام خاوەن زەویە چۆن بۆی هاتۆ قەزەیەکێ بەڵام خاوەن زەویە ئەینەشت مثل لە دارخورمەکانە یەک لە سەردەی ئەچۆ ژیرەوە ئەچۆ گیرفانی هینەوە ئەچۆ گیرفانی مەسەن لە جنوب بەپی قانونی عێراقی قانونەکەی لەژ ئیشارەم پێکردەوە بەڵێ ئەمە چۆسانۆکی ئاشەیە لێرە لە ژێر ناوی موچە لە پێشەوە باسم کرد لە ژێر ناوی موچە و کارکردنە ئەم چۆسانۆی حەشار دراوە ئەو بە تۆ ناڵێ هێزی کاری تۆ ئەفرۆشم هێزی کاری تۆ ئەکرمەوە کرێکە ئەیدەکەم بۆی کە بەهۆسی خۆی بتوانێت حەوت سەعاتیشت پێ بکات کرێکەی کە ئەو کاری توی کڕیوە ئەڵێ حەوت سەعاتیشی پێکە هەشت پێ دەکات دە پێ دەکات دیار بەپێی عەقدێک ئەڵێ دە سەعاتیشت پێ کارەکەی تۆ بکرێ بەڵام ڕاستیە هێزی کاری منی کردیوە هێزی کاری کرێکاری کردیوە کە ڕۆژانە بتوانێت سبێنی بچێتەوە سەرکار و ئەمە پێوانەی هەیە پێوانەکەشی کۆمەڵایەتیە واتە بۆ کرێکارێت تۆ ناتوانێت حسابی بەڵام لە ئاسی عێراقا ینی ئاسێک لە خۆشگوزەرانی هەیە ئاسێ لە خواردن هەیە ئاسێ لە ڕێگاوبان ئاسێ ئیلا ئاخری هەر وڵاتێکی شاوایە فەرقەکە وڵاتەکان حتا ناوێکی ئەوروپایە وایە باشە ئەمە فەرقە و بەپێی ئەمە من کرێ وەرەگرە کاتی خەڵک لەم نهێنیە بگا کە چی ئەفرۆشێت چونکە نەزانی چی ئەفرۆشی بەهەرحاڵ ئەوەی کە تازە خەڵکی کوردستان ئەوەی ترەوە کارەساتەکە موچەوە ناگرێ ئەوە شتێکی بەڵام تۆ کە موچەکەشت دووەری کە نەزانی چی ئەفرۆشی و لە بری چی وەرگردووە زرێری گەورە ئەەکەی کەواتە خاڵی یەکەم ئەوەیە کە بزانی چی ئەفرۆشی من هێزی کارەکەم ئەفرۆشم و لە بری هێزی کارەکەم نیوەی حەقەکەم ئەیتێ چکە تێچوی هێزی کاری من حسابم کردووە لە کرێکارانی ئەمریکا لە ساڵی 1960 تا ئێستا 40 جا کەمی کردووە 40 جا کرێکی کەمی کردووە باژمارکردن لە تاڵسایی هەموو ئەسایی خۆیان هیچ ئەسایی خۆم نییە هەموو ئەسایی دام و دەستگای ڕسمی ئەمریکا و بانکی دووەری سندوقی نەقدی دووەلیە بەڵێ 40 جار کەمی کردووە کە تۆ لە من پرسی ملیاردێرەکان مەسەڵ ئیلۆن ماسک بیل گەیتس باشە ئەمانە بەچی ملیارەکانیان کەڵەکان ئەڵەم ئەو کرێیە چۆ خۆپارە ون نابێ بە بخار لە گیرفانێکەوە چ بۆ گیرفانێکی تر ئەم شاراوەیە ئەم سەڕە شاراوایە لە سیستەمی سەرمایهداریە باشە و ئەگەر کرێکار هوشیار نەبێ ئەگەر پرۆیتاری هوشیار نەبێ بە بەرحاڵ چۆسانەوە بەردەوامە بێ
چەسانە و بەردەوامێ بۆ دەرجێک و شارە بێ بە بڕوای من ئەتوانێت بە شێوەیەکی خێراتر بە شێوەیەکی زووتر کۆتایی بە سیستەمی کاری بەکرێ پێێنێ. دەست خۆش بێ سپاس کاکسامان سپاس بۆ بەشداری سپاس بۆ بەشداری پرۆگرامەکە سپاس کە لەگەڵمان بووی دەستخۆشی لێکەین پیرۆزبای کتێبەکەت لێکەین بێگومان و کوتوان ماژە پێکرە گەرۆ شیاری بەردەوام نەبێ چەسانەوەی کرێ و موچەش هەر بەردەوامە بێ